جارکی جدل سحکنه پیروکی چاخی چاندنان نیست کنوکی تاکو چاخی مموزین و خجوکی اونها جی باش گه بدن ویچی اوکی اف ملت هوی دیرین
تفدا شر و خین و برین هنده چاخه ام هودجین ما نبسه ام بپرسین دورو برین ما چار دیوار دجمن ما اجدها و مار تاکو دستان ندیده کار قد نابی نخدا نوار اری هینوان چیچکید به هشتید بینن دوید ام هول بین و بزانین اوان فریشتا چشمت بیتن سرمفره ام چه بوان باش خوب بهیلین اری ما ام چی نفرتال هندگین بری خوناکین نکه روژک بهید او جی نفرتال مبکن کادا سحکینی کا چپ سری حواله وان هاتیه بخينن خاني وجزيري جبركن فقي ونالي وحريري خاني شاعري لازني كردان ديوانا هي خانومان يا بو وداني اي كل جان Je courais de
وزارت آفرورده قیببری گشتی آفرورده دهوی قیببری چالاکی کتابخانه دهوی اوپاریتا من لگل پاپولکانم پیشکش کرد زور بکره موزیک محمد زکی هناهی گوند بهزاد باور سلیم دیکور و سینوگرافیا شیراز عزیز کیلومتر مکیاج آلا رأفت نویسین عادل عبدالمجید بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی دهۆک تەشریفیانە نابوو بە پارێزگای هەولێر لە هۆڵی پێشەوا لە ناو وەزارەتی ڕۆشنبیری ئۆپەرێتێکیان بۆ شەهید بارزان ئیسماعیل ئەو قوتابیەی کە لە هاوکاریکردنی براکانیا کاتێکە تیرۆریستانی داعش هێرشیان کردە سەر گوندی خدرجیجە شەهید بوو و جانی لەدەستدا وەک ڕێزلێنانێک بۆ ئێمە وەکو وەزارەتی پەروەردە بڕیارماندا ناوی شەهید بارزان ئیسماعیل بە زوێندویی وێڵینەوە و هەمیشە لە کار و چالاکیەکانمانە بەشێک لەوە بۆ بەرزڕاگرتنی ئەو ڕۆڵە بێ ئەو قوربانیدانە بێ کە ئەو خانەوادەیە و پێشمەرگەی کوردستان و بە تایبەتیش منداڵێکی قوتابی کە لە تەمەنێکی دیاریکراوە جانی شاد بوو و ڕۆحی خۆی فیدای کوردستان و پارێزگاریکردن لە خانەوادەکەی و لە خاچی کوردستان کرد. ئەمڕۆ بەڕێبەراتی گشتی دهۆک ئۆپەرێتێکیان ساز کرده بوو بۆ شەهید بارزان ئیسماعیل ئۆپەرێتەکە پێشکەش کرا و ئێمە لەگەڵ چەندین چیرۆگنووس و هەروەها ڕۆماننووسیش کاری هەماهەنگیمان کردو هەروەکو لە یەکەم ساتەوە بەڵێنماندا کە ڕۆمان بە زمانی عەرەبی و چیرۆک بە زمانی کوردی بۆ ئەو داستانە گەورەی شەهید بارزان ئیسماعیل بنووسرێتەوە و بڕیاریشماندا چەندین چالاکی دیکەش بکەین. یەکێک لەو چالاکیانە وەکو وەزارەتی پەروەردە
پشگیری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی دۆکمان کرد. من سوپاسی بە ڕێزمامە ساعومەر و هەموو ئەو تیماکەم کە کاک بێوار کە کارێکی زۆر گرنگیان ئەنجامدا بوو. ئەمڕۆ بە شایەتی و بە حزوری هەموو بە ڕێزانەی کاڵسەنگاندنیان کرد ئۆپەرێتێک کە زۆر پرۆفیشناڵانە ئامادەکرا بوو لە لایەن چالاکی قوتابخانەکان لە دوهۆکەوە ئەمڕۆ پێشکەش کرا و لە هەفتەی پاشتر یان دواتریش لە پارێزگای دوهۆگەوە ئۆپەرێتە پێشکەشە کرد. دکتۆر سەبارەت بەو ئەوەی ئەنجامتاندا دەتانێت ساڵانە ئەنجامی بدەن بۆ بەرزڕاگرتنی مەرج نییە ساڵانە هێشتا ساڵیادی شەهید بارزان هێشتا نەهاتۆتەوە کەمتر لە ساڵێکە بەڵام ئێمە ئەم چالاکیەمان ئەنجام داوە و لەگەڵ ئەوەشدا چەند ڕۆماننووس و چەند چیرۆگنووسێکیش تەکلیف کراون کە خۆیان هاتوونەتە پێشەوە بەدەم و بانگەوازەی وەزارەتی پەروەردەی ئێستا ئەو کاراکەن بۆ ئێمە ڕۆمان و چیرۆکانیان بۆ بە چاپەگەیێنین طبیعی پاش هەڵسەنگاندنێکی زانستی و هەروەها ئەدەبی بۆ بابەتە. بابەتەکە ئەوەیە کە داستانی شەهیدبوونی ئەو برا قارەمانانە و لە نێویشانە شەهید بارزان مانا و دەلالەت و مەسیجی زۆر گەورەی تایە بۆ هەموو لایەکمان بۆ ئەوەی کە منداڵێک ڕۆحی بەرگری و ئیرادەیەشی کۆڵاینی هەیە بۆ ئەوەی کە یارمەتی براکانی بدا لە دۆخێکە کە دۆخێکی زۆر ناهەموارە و داعش زەفەری هێنا و فرسەتێکی وەرگرتووە هێرشە کاتە سەر گوندێک و ئەو خانەوادەیە و پێشمەرگە وەڵامی دەنەوە ئەو قوتابیە و منداڵە شەهید دەبێت. ئەمە بۆ ئێمە وەکو وەزارەتی پەروەردە هەمیشە بە زیندوی ئەم یادامێنێتەوە کات و ساتی بۆ نییە هەر کاتێک هەر کەسێک هەر بە ڕێزێک بێت چالاکیشی هونەری چالاکیشی ئەدەبی و هەر چالاکیشی دیکە بکە کە ئێمە بتوانین ناوی شەهید بارزان و بۆ ڕۆحی پاکی شەهید بارزان ئیسماعیل بێ ئێمە وەکو وەزارەتی پەروەردە پشگیری ڕەهایە و کاراکەین بەبێ دیاریکردنی هیچ کات و ساتێک. ئەمڕۆژ ئەو کارێکە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی دووەک کردی بەڕاستی جێگەی سەرسامی هەموو ئامادەبووان بوو کارێکی زۆر پرۆفیشناڵ بوو و مانابەخش بوو و لامان وایە وەکو وەزارەتی پەروەردە هەرچی بکەین بۆ شەهید بارزان ناتوانین ئەو قەرزەی بدەینەوە کە ئەو بە ڕۆحی خۆی پێشکەشی خەڵکی کوردستان و خاچی کوردستانی کردووە بەڵام ئەمەکداری ئێمە وەکو وەزارەتی پەروەردە و منەتباریمانە بە هەموو قوربانیدانەی شەهید بارزان و دڵنەوایی کشە بۆ دایکی شەهید بارزان. داچی شەهید بارزان پێمان خۆشە تۆش چ قسەیەکت هەیە سەبارەت بەوەی کە ئەمڕۆ ئەوە ترایە بۆ ئێوە ڕێکرا بوو؟ والله ئەوە هەستێکی هەمایە زۆر زۆر ئەوڕ دڵمان پێخۆش بوو وەرەمان هاتەوە زۆر زۆر دەستخۆشتانی دەکەم هەرچی بەو ئەو ماندی بووە بەرە زۆر زۆریش هەستەکەم زۆر زۆر ئێستا ئاسوودەیە لە گۆڕەکەی بە زیندوی مایەوە ئەلحان لە دری من خۆی ئەوەی جێی ئاماژە بێتن گرنگەوەیە کە هەر چالاکیەک لە وزارەتی پەروەردی بکرێت بە تایبەتی لە ناو چالاکیەکاندا بارودۆخی هەرێمی کوردستان و بە تایبەتی لە ڕووی سیاسیەوە ڕەچاو بکرێت ئەنجاش ئەگەر بکرێت با یاخێکی باش بە پەروەردەکردنی نەوەی نوێ ئەو جیلە تازەیە کە ئەبنە سەرکردە و ڕێبەر و پیاوانی ئایندە پەروەردە تا هەوڵ بداتن ئەوانە ئامادە بکاتن و پەروەردەیەکی باشیان بکاتن و بایەخ بەلایەنی ئاسایشی نەتەوایەتی و کوردبوونیان بدات هێشتا کەمە. ئەوەی سەرنجی ڕاکێشام لە ناو ئەو ئۆپەرێتەدا شەهیدبوونی ئەو پەپولەیە بوو کە ناوی بارزان بوو منداڵێکی بێتاوانی بێگوناح کە ئەبێتە قوربانی حتمەن هێش و ئازارێکی تایبەت لە لای هەواڵەکانی برادەرەکانی ئەو قوتابیانەی کە لەگەڵ یابوون لە لایەنە دروست دەکات. جێی دەستخۆشیە فعلەن بۆ پەروەردەی دهۆک کە بتوانێت ئەو بۆنە خەمناکە بقۆزێتەوە بتوانێت کارێکی هوەری لەسەر بکاتن کارێکی هوەری جوان لە ڕووی مۆسیقاوە لە ڕووی دەنگەوە لە ڕووی ئەو شعرانەوە کە بەکار هاتووە ئەمە خۆی لە خۆیدا بێتە فعلەن بەشێکی زۆر گرنگی کاری چالاکی قوتابخانەکانە و بەشی چالاکی هوەریە کە لە وزارەتی پەروەردە کاری بۆ دەکرێتن و ئەبێ بایەخی پێ بدرێت. هیوای سەرکەوتن بۆ برادەران نەخوازم بۆ هەموو چالاکی قوتابخانەکانی هەولێر و دهۆک و سلەیمانی و دەستخۆشیش لە برادەرانی دهۆکەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم.
افرو هسته گلک خوش بو جاگه و سانه مشانوگریه کر برول کسی که روبن کو راستش بو مبخوش شانوزیه و ابخو برول پشمرگه رو ببوم قاید گله يعني هسته گله خوش بو رول پشمرگوتی ابو ما وک قایدک و تقال منو داعش هم چونه داعشه افروکه امیت هادینه هولرش بر اپرای دام لگل پاپولکانن یا شهید بارزان نواروکا و همی السر شهید بارزان بو او زارو که شهر داش و پشمرگی دا شهید بوی افروکه هم گلگت کیف خوشین سپاس بو خدا بسر کفتیانه ما انجام دا ابدر هنانا ما مستابواری و گلگ کسانه دیترجیک و انشاءالله دل دهو که جی نمایش کن دوره من و شانوی دا از هم سترانبه جیبوم هم اکتر جیبوم که وک خشکا بارزانی